كنجي قەناعەت پێچێک تەڕایی لێوانت مژێک چرپە و هەناسەت و یەک دوو تاڵی تشتی خماری نیگات و چەندەنکێک خەندە و پێکەنین هەموو شەوێکم مەست دەکەن لەوە زیاتر هیچی دیم گەرەک نییە من هەر هێندەم بەسن شۆڕەژن بارانی ئەوین کاتێک سۆز بە خوڕ ئەبارێت ئیتر عاشق چ باچێتی لە شەپۆلانی باوەشدا نوقم ببێت یاخود تەرزەی ماچ سڕی کات یا لافاوی چێژ ڕای ماڵێت یا هەر لە خۆشیدا بمرێت باچی نییە هەرگیز تۆ ئاگر بی و من لە سووتان بترسم تۆ بەفر بی و من لە زستان بترسم تۆ پاییز بی من خەمی هەڵوەرینمە تۆ دەریابی و من لە خنکان بترسم کە بێدەنگم نەبێزارم نەبێزارم وەلێ گوڵێ کە زاری تۆ کەوتە زارم ئیتر وشەیەک نامێنێ زار بیبێژێ تا لە زارت نەبێتەوە بۆیە ناکرێتەوە زارم تۆ ئەو گۆرانیە شیرینەیت کە بەردەوام ئاوازەکەی لەبەر خۆوە دندن ئەکەم گۆرانیەک کە هێشتا هەر مۆسیقایە من تۆم بۆ ناکرێت بەوشم مەستی و تۆ هەر لە یەک ئەچن کاتێک ئەگەن ژیان پەمەیی ئەپۆشێ و منیش ئەبم بە گۆرانیەکی بەسۆز یا دێڕێک شێعری ڕۆمانسی یا ماچێکی تەڕ و شیرین بەسەر لێوی تۆ و پیاڵەوە ژانی ژوان ئەو دەمانەی پلەی گەرمای هەست ئەچێتە ژێر سفرەوە چلەی هاوینی ئەوینە و بەفر ئەبارێت بەسەرتا کاتێکیش دڵ پڕ لە سۆزە و ڕۆح کوورەیە کە پڕ لە چێژ لە ڕێبەندانی عەشقیشدا تۆ حەزەکەیت ڕوت و قوت بیت وەکو ساوا گیان گڕەگرێ و جەستە ئەسووتێ لە تاوە